چی دەگوزارێت؟ حەماس کۆتایی هاتوو جەنگڕوە و حیزبوڵای لوبنان و گروپەکانی دیکەیان لە سووریا. شەڕی حەماس و ئیسرائیل بۆ جیهان شەڕی جەمسەرە گەورەکانە و بۆ ڕۆژهەڵاتی ناوینی شەڕی دین و مەسهەبەکانە. کاتێک دەڵێن بۆ جیهان شەڕی جەمسەرەکانە دەبێت ئەوە بزانین لە لایەکی دیکەی جیهان شەڕی زلهێزێکی وەک رووسایە لەگەڵ ئۆکرانیا. ئەم شەڕەی ئیسرائیل و حەماس بۆ رووسیا هەنگوێنی ناودار بوو، چونکە سەرنجەکان لەسەر شەڕی رووسیا و ئۆکرانیا کەم بۆیەوە و لەلایەکەوە لە وەزارەتی بەرگری ئەمریکا کێشە بۆ بودجەی ئۆکرانیا دروست بووە. لەلایەکی دیکەوە هاوپەیمانان و ئەمریکاش زیاتر چاویان لەسەر هاوپەیمانەکەیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئیسرائیلە. بۆیە لەو ماوەیەدا رووسیا هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا چڕتر کردوتەوە. تەنیا لە 2 ڕۆژی ڕابردوودا 300 هێرشی ئاسمانیان کردوتە سەر شاری خارکێف کە لە مێژووی شەڕی 2 ساڵەی ئەو دوو وڵاتە زۆرترین هێرشە کە لە 2 ڕۆژدا ئەنجام درابێت. حەماس لە کەرتی غەزا خاکێکی ئەوتۆی بەدەستەوە نەماوە، تەنیا لە تونێلەکاندا ماوە و جارجارەش لە بینە ڕووخاوەکاندا شەڕی پارتیزانی دەکات. بەڵام بەگشتی حەماس 92 خاکی ژێردەستی خۆی لەدەستداوە. تەنیا ماوەتەوە لە ناوبردنی حەماس ڕابگەێنرێت و دەواازەی ڕەفەح بەڕووی ئاوارەکانی کەرتی خۆراوەی غەزەدا بکرێتەوە و لە بیابانی سینا کۆمەڵگایەکی نوێیان بۆ بنیاد بنرێت. لە ئێستادا سوپا وەزارەتی بەرگری ئیسرائیل سەرنجیان لەسەر باکووری وڵاتەکەیانە بە ڕووی لوبنان و سووریادا، چونکە بۆ ئیسرائیل حیزبوڵڵا واتە سوپای پاسداران. تێوەگلانی حیزبوڵڵا و لوبنان لە شەڕەکە حەتمیە و لە ئێستادا لە ئامادەکاری تەواودان بۆ قۆناغی دوای حەماس کە حیزبوڵڵایە. بۆ ئیسرائیل کە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ڕووداوی هۆڵۆکۆستی کردووە بە منهەجی پەروەردەی زۆرێک لە وڵاتانی ئەوروپی و دنیا سەبارەت بە دژێجووی بوون و لە ناوبردنی جوولەکەکان. هەروە ئاسان ڕووداوی 7 ئۆکتۆبەر لەبیر ناکات و هەمان برینی هۆڵۆکۆستیان کولاندەوە، بۆیان لێ ناگەڕێت سنوورەکانی چیتر ببن بە هەڕەشە لەسەر دەوڵەت و هاوڵاتیانی. ئەم هەوڵە چەندە دژی ئێران و گروپە پرۆکسیەکانیەتی لە عێراق و سووریا و لوبنان و یەمەن هێندەش بەدڵی دەوڵەتانی سونی وەک سعودیە و ئیمارات و میسر و تەنانەت قەتەریشە. بۆ ئەوان شەڕی جوولەکە و عەرەب نییە، بەڵکو شەڕی ئێران و ئیسرائیلە. پاکبوونەوەی هێزەکانی سەر بە بەرەی مقاومەی ئێران واتە نەمانی هەژمونی دێوەزمەیەکی وەک ئێران بەسەر ئەو دەوڵەتانەی بەدڵی جیهانی عەرەبی دادەنرێن. ئەمەش بە تەواوی بە هەڵوێستی وڵاتانی عەرەبی سونەوە دیارە. هەرچی سەبارەت بە ئەمریکایە سەرباری ئەوەی زیاتر لە 115 جار هێرش کراوەتە سەر بنکە و بارەگاکانی لە سووریا و عێراق، بەڵام لەگەڵ فراوانبوونی شەڕی ئیسرائیل و بەرەکانی دیکەی سەر بە ئێراندا نییە. هۆکاری ئەمەش ئەوەیە ئەمریکا لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکادایە. ئیدارەی بایدن ناوێت فشارەکانی لەسەر زیاد ببن بەکردنەوەی دەواازەی نوێی شەڕ. سەرباریەوەی تێچوو خەرجی شەڕەدەرەکیەکان لەسەر ئەمریکا زۆرە و نیگەرانی لای زۆرێک لە ئەندامانی کۆنگرس و شەقامی ئەمریکی دروست کردووە. جارێ نازانرێت ئایا ئۆفیسی نوێی ئەمریکا کە ڕکابەری بەهێز و سەرەکی ترامپا بۆ بایدن چی دەبێت و چۆن ئیدارەی ئەو گرژیانە دەدات کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبەڕووی دەبێتەوە. بەڕواڵەت تا ئێستا رووسیا و ئێران براوەی گرژیەکانن، بەڵام ئێران بە لاوازبوونی گروپەکانی لە وڵاتانە بێگومان خۆری هەژمونیشی بەسەر جیهانی عەرەبیدا تەواو دەبێت و ئەمەش دڵنیایی زیاترە بۆ ئیسرائیل و هاوپەیمانە جیهانیەکانی. هەرچۆنێک بێت بۆ ئیسرائیل ئەمە سەرەتای شەڕەکەیە و ئامانجی پاکردنەوەی تەواوەتی هەڕەشەی هێزەکانی مقاومەی سەر بە ئێرانە لە سنوورەکانی. قۆناغی دواتر حیزبوڵڵا و پرۆکسیەکانی ئێران دەبن لە بەشی باکووری وڵاتەکەی.